بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەیەوەی حکوومەتی باش چییە، ئیدارەی باش چییە، بەڕێوەبردننی باش چییە، گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاکۆڵای شید سیروان ماسەریە لە ئابووری. کاکۆڵا سڵاو لەبێ. خێرات سەر چاو، زۆر بەخێر بی، ساز بە کتێبەکانیشە، زۆر سپاس. کاکۆڵا با لەوە دەست پێ بکەین. ئێمە دەزانین حکوومەت چییە، دەزانین حکوومەتداری چییە، بەڵام حکومڕانی باش چییە؟ سەرەتا بە ناوی خوددا زۆر سپاس بۆم دەرفەتە کاکە ڕانکۆ هەربژی سەرکەوتوبی. حکومڕانی بەواتای ئیدارەدانی پێویستیەکانی خەڵک، ئەو پێویستیانەی کە کۆمەڵێک گروپێک پێداویستی ڕۆژانە هەفتانە مانگانە پێداویستی ژیانی خۆیان هەیە، هەروەکو هەر مرۆڤێک دواتر حیزبێک لایەنێک دەسەڵاتێکی دیاریکرا و چۆن دەتوانێت ئیدارەی بەدیهێنانی ئەم پێویستیانە بکات لە ڕێگەی بەرنامە و لۆژیکێکی واقعیانە و سەردەمیانە و ژیرانەوە بتوانێت ئیدارەی پێویستیەکانی تاک و کۆمەڵ بدات. تەمەەن پێویستیەکانی کۆمەڵ و تاکیش پێویستی بەردەوامین لە بنەهاتوون، بەڵام حکومەتێک یا حکومڕانێکی ژیر و سەرکەوتوو ئەتوانێت بە پشتبەستن بەو بەرنامە و لۆجیکە سەردەمی و زانستی واقعیانەی کە هەیە بە سوودوەرگرتن لە ئەزمون و تەجروبەی گەلانی پێشکەوتوو بە پشتبەستن بەو مەواردە سروشتیە خامانەی کە هەیە بتوانێت داهات و غەزێنەیەکی باش لە حکومەتەکەی کۆبکاتەوە، دابینی بکات و دەم ڕێگەیەوە ئیدارەی پێویستیەکانی تاک و کۆمەڵ بدات. باشە کاکۆڵا، پێناسەکە تقریبەن وا دێتەوە حکوومەتی باش ئەوەی خزمەتگوزاری باش بۆ کۆمەڵگەکەی دابین بکە. جا ساڵانێک لەمەوبەر لێکێک لە دیدارەکاندا کە فۆکۆیاما بیرمەند و فیلسوفی جیهانی ئامادەی بوو لە شاری سلێمانی لیان پرسی حکومڕانی باش چییە؟ بە دێرەک جوابیدایەوەتی ئەو حکومڕانیە کە کارەبای 24 ساعتی بە وڵاتیەکانی ئاماداکات دابینەکات. یارمە بەسی ئەم کارەبای پرۆژێڕوناکی نییە کە بۆ نرخە زۆرە بە وڵاتیان دابین کراوە. ینی هەمان مەفهومە، هەمان تێگەیشتنە حکومڕانی باش ئەوەی کە خزمەتگوزاری باش و خزمەتگوزاری پێویست بە وڵاتەکانی دابینەکات. ئەمە چۆن بەدی دێت؟ هەڵبەت حکومڕانی سەرکەوتوو نابێت چاوی لە گیرفانی تاکی میلەتەکەی خۆی بێت، ئەبێت تاکی میلەتەکە چاوەڕوانی غەزێنەی دەوڵەت بکات. بەڵام بەداخەوە لە هەندێک میلەتی دواکەوتوو، میلەتی یاخود حکومڕانی دواکەوتوو تژی بە گەندەڵی ئەمە بۆتە دیاردە کە حکومڕان و دەسەڵاتدار لەسەر گیرفانی تاکی میلەتەکەی خۆی، لەسەر گیرفانی تاکی میلەتەکەی خۆی ئەوێت غەزێنە و دارایی وڵاتەکەی زیاد کات. بەڵام هەموو کاتێک داڕشنێکی کارنامەیەکی گونجاو کە لەگەڵ عورف و واقع و بنیەتی کۆمەڵایەتی دینی سیاسی جوگرافی میلەتەکەیە بگونجێت، داڕشتنی کارنامەیەکی گونجاو سوود وەربگرێت لە تەجروبەی وڵات و میلەتانی دەوروبەر، لەگەڵیشیا یاسایەک هەبێت، یاسایەکی ژیرانە کە چاودێر بێت بەسەر جێبەجێکردنی ئەم کارنامەیەوە. زۆر جار لە زۆربەی حکوومەتەکانە کارنامەیەکی واقعی، کارنامەیەکی گونجاو هەیە، بەڵام یاسایەکی چاودێر و ڕقیب نییە لە سەر جێبەجێکردنی ئەم کارنامەیە، یاخود یاسامانیان جێبەجێ ناکرێت. زۆر جار یاساناسان دەڵێن ئێمە گرفتی یاساکانمان نییە، یاساکان هەیە بەس جێبەجێ ناکرێت. خۆی سەرەنگە دەیان بەرگەمادە بدۆزینەوە ئێمە لە یاساکاندا بڵێ ئەو کەسەی گەندەڵی دەکا و وانە بادەردانی پارەی هەیە، ئەوەندە مادە دەیگرێت، ئەوەندە مادە شمولی دەکا و ئەوەندە ساڵە بێت لە زیندانی بکرێ. زۆر ڕاستە، زۆر جار کاگران کۆ ئەو کەسەی کە داڕێژەری یاساکەیە، یاسایەک بە شێوازێک ئەدروێ بەبەری دەسەڵاتدارانە کە سزا و سەرپێچیەکان ئەوان نەگرێتەوە، بەڵکو خەڵکێکی هاوڵاتێکی ئاسایی و سادە و ساکار بگرێتەوە سزاکە کەسێکی دەسەڵاتدار کە گەندەڵیەکە کە سەرۆت و سامانی میلەت بە هەدەرەدا، یاساکە ئەم ناگرێتەوە، بە دوای کەسێک ئاگەڕێ کە وەکو کورد ئەڵێ لە چوارچێوەی
بەڕێوەبردنان نییە بێ پشت و پێپەنایە بەڵام لە بەروی کە سەرپێچی یاسایەکەکە و دەستیشی لە تاوان و تاوانێکی قورسی نێودەوڵەتی نێونەتەوەیی هەرێمیان نییە بەڵام لەبەر ئەوەی یاساکە بەو شێوازە بە بەرگی دەسەڵاتدارە دووراوە ئەو ناگرێتەوە بەڵام پێش ئەوەی دەسەڵاتدار حکومڕان بچێتە ناو چوارچێوەی ئیدارەدانی دەوڵەتەوە بچێتە ناو چوارچێوەی بەڕێوەبردننی سێکتەرەکان و جومگەکانی دەوڵەتەوە زۆر گرنگە کە پەروەردەیەکی دروستی ئینسانیانە و کوردانە و ئیسلام دۆستانە بکرێت کە ئێمە هەموو میلەت خاوەنی باگراوندێکی سەقافی بەهێزی کۆمەڵایەتی کللتوری شارستانین هاوتەریب لەگەڵ دینێکی ئیسلامی کوردانە کە پێکەوە ئەتوانن مرۆڤێکی سالمی سەرکەوتوو دروست بکەن بیخەنە ناو جومگەی حکومڕانیەوە پێ دوایە ئەکرێ دینی شکەڵکی لێوە بگیرێەوە و بەشێک لە پەروەردەی ئەخلاقی بۆ تاکەکانی کۆمەڵکە بە دڵنیاییەوە هەر بۆ بەرچاوڕوونی یعنی لە سەردەمی زێڕینی ئیسلام بەواتە ئامەکەی زۆر جار سەرکردەیەک وە با بڵێن فەرمانڕەوایەک زۆر بە ئەستەمی زانیوە زۆر بە قورسی زانیوە کە ڕێڕەوێک ئەگەر پێی وەکو ئەڵێ پێی ڕێبوارێک زامدار بکات ئەو ینی بە سوچی خۆی زانیوە پێی وابووە کە دین شەرع خوددا لەسەر ئەمە لێپرسینەوەی لەگەڵاکە لە دنیا لە قبر و لە قیامەت ئەگەر ئینسان هەست بەم چاودێریە ویژدانیە دینیە بکات هەرگیز ڕێگە بە خۆی نادات ئەو پەروەردەی وای لێکا ڕێگە بە خۆی نادات لە چوارچێوەی بە دڵنیایی وڵاتانی ئەوروپی و نەشەرع هەیە بڵێ ڕێیاسا ئەمان لە قاڵب داوە کە مرۆڤ لە هەر پێگە و پۆزیشنێکی حزبی حکومی وەسەد باڵایە بێت یاسایەک هەیە لە قاڵبێدا لە چوارچەوەی ئەم یاسایە نابێت دوور لە پێودانگەکان دوور لە ئەجندای ئەو میلەت و دەسەڵات و حکومڕانیە مامەڵە بکات. کاکپەڵە یەکێک لە گرفتەکانی حکوومەتەوەی کە دەیبینین مەسلەی ئەوەی پشتبەستنە بە داهاتی یەک داهاتی تاکداهاتی ئەوەی کە مەسەلەن سێمە نەوت هەرچەنە خۆشبەختانە بە پێی دوایین بە دوواداچوون عێراق دەتوانێت تا 100 ساڵی تر نەوت بنێرێتە دەرەوە چەندە گرنگە ئێمە بیر لە فرەچەشنەی یابووری بکەینەوە. دەوڵەتی ئێمە یاخود میلەت و هەرێمی ئێمە ئەنی لیسراڵ ئیکۆنۆمیک حکوومەتێکی یاخود بودجەیەکی یەکلایەنە یابوورێکی ڕێعیە کە بە تەنیا پشت بە یەک سەرچاوە بەستێ بۆ دەوڵەمەندکردن و پڕکردنی خەزێنەکەی بەدەستێنانی داهات لە ڕێگەی یەک سەرچاوە کە ئەمە زیانی زۆری بۆ وڵاتانە گەیاندووە کە پشت بە یەک سەرچاوە ئابەستن بەڵام زۆر جا وڵاتی یاخود حکومڕان و بەڕێوەبەری سەرکەوتوو ئابووری وڵاتەکەی فرەچەش نەکات سوود لە سێکتەرە جیاوازەکان وەرەگرێ بۆ بەهێزکردن و پتەوکردنی ئابوووریەکەی بۆی لە حاڵەتێکە کاکە ڕانکۆ ئێمە وڵاتێکی پشتبەستوو بەنەوتین بەڵام یەک بەرز و نزمێک لە ساری نەوتا ڕوو بدات وڵاتەکەمان تووشی قەیرانە بێ لە بەرۆی سەدانەوە و پێنج بۆ سەدانەوەتونەی داهاتی وڵاتێکمان پشت بەنەوتە بەسێ دابەزینی یەک سنت لە ساری نەوت زەرەرمان لێدا ئێمە لەم کتێبەیە The Impact of Oil Price on Economic Growth in Iraq کاریگەری ساری نەوت کاریگەری بەرزبوونەوە و نزمبوونی ساری نەوت بەسەر گەشەی اقتصادی عێراقا واتە کاتێک $1 ساری نەوت بەرزە بێتەوە چی بەسەر اقتصادەکەیە دێت لە ئیستنتاجی $1 بەڵێ $1 لە ئیستنتاجی ئەو توێژینەوەی گەیشتوین بۆ دەرەنجامە کە $1 ساری نەوت بەرز ببێتەوە سەدا 1.49 گەشەی اقتصادی عێراق دابەزێ بەڵام ئەگەر وڵاتێکی بەهێزی فرەچەشنی فرەسێکتەر بێت ئەتوانێ ئەو فەراغی کە لە بودجەیە دروستەبێ بە سێکتەری کشت و کاڵ بە سێکتەری گەشتیاری و پیشەسازی پڕی بکاتەوە ئەمە ڕەنگە بۆ وڵاتێکی سیستماتیک ئێمە هەموو دەستەواژە بە ناوبانگەکەی ئاشتێورامیمان لەبیرە ئێستا کۆچی دوایی کردووە خوالەی خۆش بێت وەختی خۆی تێبینی زۆر لەسەر بوو بەڵام وەکو دەڵێکم مرد و مرد هەر دوعای خێری بۆ بکەی باشە خوالی خۆش بێت بیرمانە دەستەواژەیە کێ بۆی کە نەوت بگاتە $100 ینی وەزعی خەڵک هەروە بێ لەبەری ئەو لەوە تێگەیشتی بوو کە پارەکەی گرنگە ئەنی پارەکەی چی لێ دێ بۆ ناریمی کوردستان ئێستا ڕەنگە فرەچەشنەی یابووریمان هەبێ خۆیمە لە دەیان سەرچاوە ئێستا پارە بەدەسێنی تۆ خۆت دەبینی ینی دەیان سەرچاوی گومرک و غەرامە و باج و ڕسوماتمان هەیە کە ڕەنگە هاوتا بێ لەگەڵ ئەو داهاتی کە لە نەودا دەست دەکرێت بەڵام
حکومڕانی باش لەوێدا دەردەکەوێت کە بەکاری بێنێ. کاگڕانکۆ زۆر جار هەر نمونونەکە بچوو بکەینەوە بۆی بینەران لێمان ببوورە من ڕوونکردنەوەمدا دەست خۆش زۆر جار ئەنی مارکێتێک ئەگەر بەتەنە یەک کاڵا یەک کاڵایەک یەک میوەیەک یەک سەوزەیەک بهێنێتە مارکێتەکەی و بەتەنیا بەس ئەمە کڕین و فرۆشتی پێوە بکە ئەم کاڵایە ئەگەر بە $1 ئەم کاڵایە بفرۆشێ بەڵام دوکانەکەی مارکێتەکەی تەنیشتی بە کەمتر لە $1 بیفرۆشێ ئەم تووشی زەرەرە بێ. ئەگەر پێویستی خەڵک بەم کاڵایە کەم بێتەوە پێویستی خەڵک بەم کاڵایە کەم بێتەوە ئەم خاوەن مارکێتە بە هەمان شێوە تووشی زیانە بێت لەبەرەوەی پشتی بە یەک بابەت بەستووە لە ناو ئەو مارکێتی خۆیان لە کاتێکا پێویستەکان زۆرن بۆ ئیدارەدانی دەوڵەتیش بە هەمان شێوە بەتەنیا پشت بەستن بە یەک سێکتەر ئەمە یعنی پێچەوانەی یاسا اقتصادی و داراییەکانە کە تۆ تەنها پشت بە یەک سەرچاو و یەک سێکتەر ببەستی لە کاتێک ئەم سێکتەرە هەج بارگۆڕانێکی سیاسی جوگرافی وزەی کە ئێستا بۆتە بابەتێکی هەنووکەی ڕووبدات بەدڵنیایەوە تووشی زەرەر ئەبی. بۆیە میلەتی ئێمە خاچی ئێمە بە شێوازێکە ئەتوانێت سوود لە سێکتەری کشت و کاڵ وەربگرێت ئەتوانێت سوود لە سێکتەری گەشتیاری وەربگرێت. بە نمونە لە سنووری پارێزگای سلێمانی 930,800 دۆنم زەوی بەراومان هەیە لە بەرامبەردا 832,826 دۆنم زەوی بەراومان هەیە زەوی بەراو 832,876 دۆنم زەوی بەراو کە شیاوە بۆ کشت و کاڵکردن. زۆر جار حکومەتێک دەسەڵاتێک دێت خەسخەسە لە یەکێک لە سێکتەرەکان ناکات یەکێک لە سێکتەرەکان وەرئەگرێ بە نمونە ئەزانێت توانای خۆی توانای بەرهەمێنان لەم سێکتەرەیە زیادە سێکتەری بازرگانی بێت پیشەسازی بێ گەشتیاری بێ کشت و کاڵی بێ. بۆیە ئێستامیان خۆیانەوەتە خانوبەرە لە ئێستاە کە گەورەترین مەترسی یەکێک لە مەترسیەکان ئەتوانین ناوی بنێ یەکێک لە گەورەترین مەترسیەکانەوەی کە زەوی کشت و کاڵی زەمینەسازی بۆ کرێ بۆی بکرێ بە جێی سەکەن و جێی نیشتەجێبوون کە ئەمە وەگەڵێ پێکهاتەی زەویەکە لە کشت و کاڵی و ئەگۆڕێ بۆ نیشتەجێبوون زەرەر بە سێکتەری اقتصادی و سێکتەری کشت و کاڵی ئەگەیەنێت. ئێستا بە شکڵێکی عام خاکی عراق لە سەدا 39 ڕووبەرەکەی مەترسی بە بیابانبوونی هەیە. هەڵبەتە هەرێمی کوردستانیش لە مەترسێ بێبەری نابێت لەبەرەوەی ئێمەش بە هەمان شێوە ڕوومان لەو حاڵەتە کردووە گرنگی بە سێکتەری سەکەنی ئەدەین لە کاتێکا سێکتەری کشت و کاڵی کە کرۆک و ماکی سەرەکی لە مێژنەی میلەتەکەی ئێمەیە. بۆ نمونە لە بەدیلی کەم بوونەوەی بەرهەمێنانی نەوت لە بەدیلی ڕێگریکردن لە هەناردەکردنی نەوت ئەی ئێمە ئەتوانین چی بکەین ئەتوانین لە مستەقبەلە ڕێگریمان لێ ئەکرێ لە ئێستاە نەوتی هەرێمەکەمان هەناردە بکەین ڕێگریمان لێ ئەکرێ لەوەی کە ببین بە ئابووری سربەخۆ کە بوو بە گەورەترین زەرەر لە مێژووی حکومڕانی میلەتەکەمان نەمانتوانی بە پشت بەستن بە بودجە و داهاتی سێکتەری نەوت بین سێکتەرەکانی تر ببوژێنینەوە سێکتەری کشت و کاڵ ببوژێنینەوە سێکتەری پیشەسازی سوک ببوژێنینەوە کە ڕێمە ڕەنگە قودرەت و توانای مادی و مرۆی ئێمە لە ئاستی پیشەسازی قورسانە بێت بەڵام ئەمانتوانی پیشەسازی سوک ببوژێنینەوە. لە سنووری ناحەی سەنگاو ئێمە 103 دێ لە ئێستاە لەم 103 دەیە کە سەر بە ئیدارەی ناحێسەمەوەکو نمونەی بازم کرد 93 دەی ئاوەدانە. ئەم ڕێژەیە ساڵانە هەزاران تەن بەس خوری کشت و خوری ئاژەڵ ئەسووتێنن لەبەرەوەی کارگەیەک نەبووە سوود لەم خوری ئاژەڵانە وەربگرێ بینێرێت یان لە ناوخۆی سوودی لێ وەربگرێ و پێویستەکانی ناخۆی پێ بڕکاتەوە یا هەناردەی دەرەوەی بکات. لە بەرامبرە هاوردەمان زیاد کردووە کە زەرەری بە جوتیارەکانمان گەیاندوو هەم لە بواری ئاژەڵداری هەم لە بواری کشت و کاڵی ساڵانە هەزاران تەن گەنم بەرهەم ئەهێنرێت. زۆر وڵاتەیە بەتەنیا بە یەک سێکتەر یان لە ناو سێکتەرێکیشا بەتەنیا بە یەک بابەت کاگران کۆتوانیوێت ئیدارەی داهاتی وڵاتەکەی بدات. وڵاتێکی وەکو سریلانکا بەتەنیا بە گەڵای چای کێبڕکێ لەگەڵ وڵاتە زلێزەکان ناکات. ڕاستە دەست خۆش بکات وڵا
پۆڵەشەی چیروان ماستری لابووری سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنێت شیکردنەوەکان بە هیوایەوەی خەمەی تۆ هەمومان هەمانە بۆ حکومڕانێکی باش لە هەرێمی کوردستاندا بەدی بێ